هێشتا بەشێکی زۆری کێشەی مۆڵگداریەکانی خانەقین یەکلایی نەبووتەوە کە لە سەردەمی ڕژەمی بەعەز زەوت کراوە و بە ناوی عەرەبی هاوردەوە کراوە. پارێزەرێکیش دەڵێت لە سەرەتای دروستبوونی دەستەی کێشەی مۆڵگداریەکان تەنها لە سنووری خانەقین 15,000 داواکاری تۆمار کرابوو. بەشێک لەو کێشانە چارەسەر بووە، بەشێکیشیان وازیاتر لە 10 ساڵ بەسەری تێپەڕ دەبێت هێشتا چارەسەر نەبووە. لەگەڵەوەشدا دەستەی کێشەی مۆڵگداریەکان لە خانەقین گواستراوەتەوە بۆ بەغدا کە ئەمە لە ڕووی قانونەوە پێشێلکردنە چونکە بەشێکی زۆری کێشەکان یەکلایی نەبووتەوە. ئێمە لە خانەقین تقریبا 14 تا 15,000 دعوە لە هەیئەت دعاوی ملکیە مەکتەب خانەقین تسجیل کریا. دوای ئەوە دەست کریا مرافعات و محاکەمات تقریبا مجموعەی خاصە لێ حەسم کریا، مجموعەی لە لیمارە و بالنسبە وبنەی مادەی 140 دعاوی تحویل کریارە بەغداد و بعقوبەی من نەتوانێتیم لە خانەقین هاوڵاتیەکانمان بچنە ئەولا چووکە ڕێگە خراپ بوو سەریان بڕیا و کوشیان فمەردم فەرەی واز هاوردە و داوایە و مجموعەی لە لیان داواکانیان تحویل بێرە بەغداد لە بەغداد داواکردن لە هەیئەت دعاوی لە عقارەت الدەولە كتابي هذا نصا يشد عربي هل بحاجة للعقار أم لا؟ طبعا دولة يشد بحاجة للعقار بس بحاجة للعقار أو عقارة سكنية يعني هن دانشتنا هن أولنية عماري بود تجاري بود ولا شارعي تجاري بود لنا وفرع كان بو لنا وخانو كان بو فلبان أويشا وبني مسائل سياسية قرارات مان كشتي فرين خانو فرين بانو لخانقين ندرياوا سەرۆکی ئەنجومەنی قەزای خانەقینیش دەڵێت بۆ یەکلانەبوونەوەی کێشەی خاوەندارەتی مڵک و ماڵی هاوڵاتیان لەلایەن دەستەی باڵای کێشەی مڵکداریەوە گرفتی زۆر بۆ شارەکە دروست بووە و بە نووسراوی فەرمی داوایان کردووە ئەو دەستەیە بگەڕێتەوە بەڵام بێسوود بووە. زۆر لەو داواکاریان هاوڵاتیان کە ئێستا مافیان فەوتاوە بێژی من مافیان خۆراوە تا ئێستا ماوە هیچ لەسەری نەکراوە لەو کێشە ئێستا لەبێن هاوڵاتی و داعای مولکیە لەوێ ئێمە چەند جارێک نووسراومان کرد ئەبێ ئەو نووسنگە جارێتتر بێتەوە بۆ خانەقین بەڵام بەداخەوە داعای مولکیە ئەتوانین بێژم هەم سیاسیە و هەم لە ڕووی یاساییشەوە یعنی لەبەرەوە ئەو حاکمانە کە ئەو دادوەرانەی کە سەرپەرشتیەوەکەن ئەو ئەوراقە ئەو شتانەی هەن لە بەریانە بە شێوەی ئەوە بەس ئیشەکەن. لەگەڵەوەی هێشتا بەشێک لە مڵکی هاوڵاتیان لە خانەقین بەپی یاسا مڵکدارێتەکەی نەگەڕاوەتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان ژمارەیەکی زۆری زەوی و گرێبەستی کوشتتوکاڵی هەن کە ڕژەمی پێشووی عێراق خاوەندارێتی گۆڕیەوە بە ناوی عەرەبی هاوردەوە کردووە. وەک شارەزان ئاماژە بۆ دەکەن یەکلانەکردنەوەی ئەم کێشانە سیاسیە و بۆ داهاتوو چارەنووسی ناوچەکە مەترسیدارە. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.